و بەمڕیش و ماش و برنجیەوە کە کاتە تەمەنی خۆم و ڕقەمی خۆم وتم پایتە چیتە دەستکاری خۆم نەکەم. سڵاوە لێ بێ لەگەڵ پاییزە سەرورشی سپی وێنە بۆ سپاس بۆ 1964 سپاس بۆ جەنابتان. پێم وایە ئیسان لەگەڵ تەمەنی خۆیان دەرکەوێت جوانترە. منی گەشتمەم قەناعەتە بەم تەمەنەوە و بەم ڕیش و ماش و برنجیەوە کە کاتە تەمەنی خۆم و ڕقەمی خۆم وتم پایتە چیتە دەستکاری خۆم نەکەم. پێشتر دەستکارێکی خۆم مەکرد بەڕاستی و نەک منەوەشتە واریدە بەڕاستی زۆر کەس ئەوواکە بەڵامی تر پێم وایە ئەوەش ئەمە دیاری خوایە و هەمیشە سوپاس گوزارم بۆ ئەو دیاریە جوانی. تەمەنە چەند ئێستا ئەشکرایەکەی جا بیڵێم و نەیڵێمی تخۆ ئەڵێ ناوێنم بیڵێم و ناوێنم بیدرشێنم ناسام شتێکی وا هەیە طبیعیە گەر بیڵم یان نەیڵێم شتەکە ئاساییە و لە مقابلە و لە چاوپێکۆندیشا باسم کردووە ئیتر بۆ باسی کەم لێرە بیر چووەتەوە مەسەلە کورێ تۆ پرسیارەکە کەلێم گەردانەوەی زۆر بوو لە سۆشیال میدیایە بەڵێماسەریم کە بەم شێوازە دەرکەوتووە پێم وایە بێ هەر لە پەیجەکەی جەنابتانە ڕستمێک دانرا بوو بەڕاستی من خۆشم ئاگادار نەبووم دوایی پێیانوتم وتیان تەکلیفیشان کردووە کە ئەو وێنەی تۆ لەگەڵ وێنەیەکی ترایت لە سۆشیال میدیای خۆمە دیارە وەرگیراوە ئەمانە ئیتر من حورمەت و ڕێزم هەیە بۆ ئەو بەڕێزانی ئەو خۆشەویستانی کە کۆمنت دەنووسن ئیتر هەمووی لە گەوری خۆیانە ئەگەر ڕخنێش بگرن ئەگەر جوانیش بنووسن من لێرەوە دەستیان نەکوشتم سوپاسیانەکەم تایە بوو توتیکا بۆ یاخێک بەس بۆ یاخی کاڵ بۆ توانی تر خۆ چییە طبیعیە ئەوە ئی 2007 ئەم ڕسمە ئەوەشانی 2025 فەرقەکە 7 ساڵ 8 ساڵە لێ ماتووە ئێتەکەواتە بۆ دەستکاریکەم وایە خەڵک پاری پێیە بۆ خوایمێکە نەبێ بە قسەکی جەنابە چون بەلای سەرتاشەکەم وتی بە قورئان لوقمان وتی زۆر گەنجەیە بەلام نازانم لە بازار ئەڵێ گوایە شتێکەیە بۆ یاخێکەیە نازانم ڕەساسیە چییە على ئەساس ئەڵێ یەد ئەوە هێنە دەڵێت خوا بۆم کە بە ماش و برنجیە بۆم کە بە ڕەساسی زەوتم دا خوا ئەم دیارە جوانەی بۆ من ناردووە هەزار جار شکراناکەم و سوپاسیەکەم و بەرنامەشم نییە بیگۆڕم و بالمناسبەش دڵنیام کە داوایشی تازاکەی ئاخریکی کارێکی نوێم کارەکە خۆشبەختانە تەواو بووە ڕیکۆرد و ماسترین و با بڵین ئەرێنج و هەموو شتێکم تەواو کردووە ماوەتەوە کلیپکردنی ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە بەم سیما پاییزیەمەوە ئیشەڵا ئەو کلیپش ئەخەم بە خزمەتی بینەران و ئازیزان و خۆشەویستانی من. چییە تێکستی چیە ئاوازی چیە موزیکی چیە؟ ئاوازەکە ئاوازی خۆمە ئەرەنجی ئیشەکە کاک پێشەوە ڕەجەب و کاکزانە عەبدوڵڵای ئیشەکەیان کردووە و لە ستودیۆکی ئەوان ناکراوە شعرەکە زۆر باش بوو کە بیری خستمەوە بەڕاستی بێ بە ئامانەتەوە باسیکەم کە کاکە مازیار فایق بە ئامانەتەوە ئەم تێکستە یامێ خۆی دەرناخات ئەو شاعیری کە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە دڵنیام کە خۆی دەرەخات و لەبەرەوەی کە خەرمانە لە شعری جوانی هەیە خەرمانە لە ئیشی جوانی هەیە بە هونەرمەندان و کاری هونەرمەندان بۆیە قابلیەتی بە قەناعەتی من و بەڕێی من ئیشەڵاش لە ئایندەیە هەر خۆی دەرەخا بۆ شوێ جار بێ خۆی دەرخا جاو تێکستە زۆرم پێوتوە بەنیاز نییە جارێ ئەڵە ساڵێکی تر هەرێ بێ دەرکەوێت ئەو تێکستی ئەوە و تێکستەکە بەڕاستی هەم خۆی خۆشوێ هەم لای منیش بەڕاستی ئێستا تێکستێکی جوانە لەم کاتیا بە قورئان لەم کاتیا بۆی نابێ وەڵڵی بۆی نابێ بۆ کاتێکی تر ئیشەڵا بۆ کاتێکی تر ئیشەڵا كل هاي اسلا لم زنجالي هاي اوازكم اللي بيدني والله اوبه اما انا بكتب رياتي ولا شي بروكا شافته الدنيا ونيروا لا عندي كولوجي ونيري تاو كردوا ايتر بحزي خوي براسي هاتا او بواروا و حزنا كبري لحزكاني شي بكرم بويا خوي ازاد لويكا شتبكاكا اگر خدمت به هنري كردي بكات شتي خراب نيه بلام یەک تکای لێکم لێرەوە هەوڵبان ناوبانگی هەم خۆی و هەم ئێمە و هەم هونەری کوردی بگەینەتە ئاسێکی
ئاستێکی جوان و کارێ بکاکە بێتە جێ ڕێز بۆ خەڵکو و بۆ خۆشەویستانی خۆی و بۆ هەوادارانی لە ئایندێ ئەگەر ئیشەڵا گەشت ئەو ئاستێکە توانی چەند بەرهەمێکی خۆی بڵاو بکاتەوە. بەنیازم بەیەکەوە گۆرانی بڵاوکەنەوە لەوانەیە شتی وا هەبێت لە ئارایە، بەڵام تا ئەم دەقەیە پلانێکی وامان دانە ناوە 100% بووی.